سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. من ڕاست کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسخواستان پێشکەشەکەم و لە باسخواسی ئەمڕۆمەدا باز لە گرنگی و سوودەکانی گەشتە شاخەوانیەکانەکەین لە هەرێمی کوردستان. بێگومان هەمیشە شاخ پەناگە و هێلانە و پشت و پەنای کورد بووە بە درێژایی مێژوو. ئەوەی کە فاکت و هۆکاری سەرەکی مانەوەی کورد و بە ئەنجامگەیاندنی شۆڕشەکان یان خۆپاراستنی بووە لە سوپای داگیرکەر و داگیرکەرانی کوردستان هەمیشە شاخەکان بووە و کورد و شاخ دوانەیەکی لێکجیانە بووەوە و دوانەیەکی دەستلەملی یەکدین. بۆیە هەمیشە کورد ئەگەر لە ڕابردوودا شاخەکان بوو بێتە پەناگە و شوێنی ڕاپەڕین و شۆڕشەکانی یا بۆ بەدەستخستنی بژێوی و بەرووبوو مەڕواکیەکان ڕووی کرد بێتە شاخ. لە ئێستاشدا لەگەڵ ئارامی و ئاسایش و خۆشگوزەرانی خەڵکدا خەڵکانێکی زۆر هەن هەر دەگەڕێنەوە بۆ شاخەکان. بەڵام ئەم گەڕانەوەیان گەڕانەوەی ئازادی و وەکۆڵێ خۆشگوزەرانیە، گەڕانەوەیەکە لە پێناو تەندروستیەکی ئارام، لە پێناو وەرگرتنی یا هەڵمژینی هەوایەکی تەندروست کە لە شاخەکاندان. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە گرنگی و کاریگەری گەشتە شاخەوانەکانەکەین. بۆچی لە ئێستادا دەیەها ڕێکخرا و گروپ و کۆمەڵە هەن بۆ ئەنجامدانی گەشتە شاخەوانەکان و هەر یەک لەم گروپ و کۆمەڵە و ڕێکخراوانەش نزیکەی 70 تا 100 کەسایەتیان لەگەڵدایە و زۆربەی شوێنەوار و زۆربەی شوێنە سەخت و شاخاویەکانی کوردستان لە هەر 4-5 پارێزگاکەی هەرێمی کوردستان بەسەرەکەنەوە و زۆر جاری شەوانە دەمێننەوە و دەتوانن گیانی تەبایی و هاوکاری و پێکەوە ژیان و خۆشەویستی لە نێو خۆیاندا دروست بکەن و ڕەنگی پێ بدەنەوە. بۆ مەبەستا من ئەمڕۆ لەگەڵ یەکێک لەو ڕێکخراوانە کە ڕێکخراوی شاخەوانی سروشتی کوردستانە باز لە کار و چالاکیەکانیانەکەین و باز لە گرنگی و سوودەکانی گەشتە شاخەوانیەکانەکەین بە میوانداری دوو بەڕێزیان کاک عومەر عەبدوڵڵا سەرۆکی ڕێکخراوی شاخەوانی سروشتی کوردستان و کاک کەمال عەبدوڵڵا ڕێبەری شاخەوانی. کاک عومەر زۆر بەخێر بێن، کاک کەمال زۆر بەخێر بێن، دەوڵەتان کردین بەرنامەکەتان ڕازاندەوە. زۆر بەخێر بێن. لە کاک عومەر ڕێکخراوەکە پێم خۆشە سەرەتا ناساندنێکم بۆ بکەی ڕێکخراوی شاخەوانی سروشتی کوردستان لە کێوە دامەزراوە، ئاماژ لە دامەزرانی چی بووە و کار و چالاکیەکانتان چەند و چۆن بوون؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ خۆی تاک و تەنیا ئێمە پێش هەموو شتێ بە ناوی خۆمان و ڕێکخراوی شاخەوانی سروشتی کوردستان ماتەمینی خۆمان ڕادەگەیەنین بۆ شاخەوانی بەتوانەمان کاگەڵ نووری کە بە نەخۆشێکی ناخۆش کۆچی دوایی کرد. ئێمە پرسە سەرخۆشی خۆمان بە هەموو شاخەوانانی هەرێمی کوردستان ڕاگەیەنین. بەڕاستی کارەساتێک بوو بۆ ئێمە. خی گەورە جەزای خانەوادەکەی و جەزای هەموو شاخەوانەکان ئەوانی کە پێیان ناخۆش بداتەوە. ئێمە وەک ڕێکخراوی شاخەوانی سروشتی کوردستان کە پێشتر چەند ساڵێکە لە بواری شاخەوانیە کارەکەین، مەرحەلە بە مەرحەلە چوونەتە پێشەوە تا ئێمە ئەم ڕێکخراوەمان دروست کرد لەسەر چەند دەستی برایەکی بەڕێز ئێمە ڕێکخراوەکەمان دروست کرد. ڕێکخراوەکە لە مانگی دووە ئێمە داوای ڕێکخراومان کرد لە ڕێکخراو حکومیەکان NGO ڕێکخراوێکی ناحکومیە سەر بە حکومەتی هەرێمی کوردستانە. ئێمە داوامان کرد کە ئەم ڕێکخراوە دروستکەین بۆ کار و چالاکیەکانمان لە بواری ژینگە و لە بواری شاخەوانی و لە بواری لە چەند بوارێکی ترا بواری گەشت و گوزار ئینشاڵڵا لە داهاتوو تا ئەگەر هەبێت و ئەگەر بتوانین ئێمە ئەنجامی بدەین. لە 11 چوارە ئێمە مۆڵەتی ڕسمیماوەگەر لە حکومەتی هەرێمی کوردستان کە سەر بە هیچ دام و دەستگایەک نی ئیلا حکومەتی هەرێمی کوردستانی ئێمە گەشتەکانمان ئەنجام بدەین. لە هەفتانە گەشتەکانی خۆمان ڕێکخراوەکە ئەنجام بدەین. پێشەوەی ئەلانی بۆکەین لە ڕێگەی پێیجەکەمان و پێیجی ڕێکخراوی شاخەوانی سروشتی کوردستان کە گەشتەکانمان هەفتانە ئەنجامی دەدەین لە وەرزەکان لە هەموو وەرزەکانە هەفتانەیە. ئێمە ئەلانی بۆکەین لە دووشەما و ئیجازەی مۆڵەتی ڕسمی بۆرەگەین لە ئاسایشی گشتی. سپاس و تەقدیرمان هەیە بۆ ئاسایشی گشتی کە هاوکارمانە لە گەشتەکانە. ئیتر بە گوێرەی توانە گەشتی تایبەتمانەیە و گەشتی هینیشمانێ گەشتی گشتیشمانێ. لە گەشتی تایبەتەکانە کۆمەڵە شاخەوانی بەتواناتوان بەشداری تا بکەن کەمە پێداویستەکان پێ گەشتە تایبەتەکانیش گەشتە تایبەتی شاخوانەکانەکەین. ئەکرێ بزانین لە کووردا بەر لە ڕێکخراوەکانی ئێوە بەر لەو ڕێکخراوانی ترکە هەن لە کووردا ئەتوانین بڵین مێژووی گەشتە شاخەوانیەکان یا دروستبوونی گەشتە شاخەوانیەکان بۆ کەی بۆ چ سەردەمێگەڕێتەوە؟ ئایا شتێکی تازەیە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە هاتوویان بۆ من ناتوانین بڵین بە درێژایی مێژوویە لەو مێژووەوە کورد وەکۆڵێ بەشداری گەشتە شاخەوانیەکان کردو وەکو وەرزشێک شاخی بەکارهێناوە بۆ تەندروستی خۆی؟
بەڵێ پێشتر هەر بووە قەرار نییە ئەوەی کە بە شاخ هەڵگەڕێ شاخەوان بێ پێشتر هەرە بۆ شاخەوان ئەوانی کە بە شاخ هەڵگەڕاون هەبوو هەموو زۆر کەسەیە کە چۆتە شاخەکانەوە بە مەبەستێکی دربەشتێکی دربەست مێژووی ئەم شاخەوانیە بۆ 4 ساڵ بۆ 2015 ئەگەڕێتەوە لە سلێمانی و لە مەتیقەی ئێمە ئەگەڕێتەوە کە وردە خەڵک لەم گۆیژەوە دەستی کردو بە شاخڕەوی لە ڕۆیشتنەوە بۆ گۆیژە بەیانیان کە چوون بە شاخڕەوی وردە ئەم گروپانە ئەم ڕێکخراوانە و ئەم کۆمەڵانە دروست بوو و بەردەوام بۆ تا ئیسە ئینشاڵڵا بەرەو پێشەوە ژڕوە. زۆر باشە کاک کەمال دێمە لای جەنابەت هۆکار چییە لە ئێستادا خەڵک بە شێوەیەکی بەرچاو ڕووی کردوتە گەشتە شاخەوانیەکان ینی لە پێناو ئەم تامەزرۆیی و حەز و خولیا و چێژەی خەڵکیشدا دەیەها ڕێکخرا و گروپ و کۆمەڵەی لە پێناوە دروست بۆ هۆکار ئێمە بۆ چیە گەڕێتەوە؟ سەرەتا دەستخۆشیم بۆ بەڕێستان سپاس بۆ و دەرفەتەی بۆی مەتان ڕەخسان ئەگەر بەگشتی بڕوای نەشاخەوانی لە ڕوانگەی ئەو کەسانی کە لە پشتی پەنجەرە و لە تەنیشتی زۆپاوە سەیری جوانی بەفر و سروش دەکەن شاخەوانی جۆرێکە لە شێتی و سەرکێشی دەڵێن کەسێک کۆڵێکی قورس دەدا بە شانیا و ڕێگایەکی زۆر دەبڕێ و مادوبوونێکی زۆر و سەرمایەکی زۆر و چەشتنی ناڕەحەتیەک لە پێناوی گەیشتنە لوتکە و گەڕانەوە ئەو کەسانە کە بەم شێوەیە پێناسەی شاخەوانی دەکەن لە دیدی بۆچوونی ئەوانەوە بۆچوونەکانیان بۆ خۆیان دروستە بەڵام بە بۆچوون و دیدی ئێمە ئەمە تێنەگەشتنە لە بواری شاخەوانی چکە شاخەوانی لە مێژوو و تا ئێستاش بۆ خۆی چێژێکی هەبووە توانراوە چێژ بدات بۆ کەسانی کە لەم بوارە لەم وەرزشەیە کار دەکەن ئەتوانین بڵێن شاخەوانی بۆ ئێمە حکایەتی ژیانە بۆ ئێمە حکایەتی خۆشەویستی و گەڕانەوەی بۆ سروشت و دید و تێڕوانینی ئەو کەسانش کە لە سەرەتا ئاماژەمان پێکرد کە شاخەوانی بە جۆرێک لە شێتی و لە سەرکێشی دەبینن ئەوانە هێشتا چێژی گەشتن بە لوتکە و لەشیان ڕادستی سروشت نەکردووە تێنەگەشتنەوەی کە ئایا ئەم خەڵکە و ئەوانەی کە لە بواری وەرزشی شاخەوانیان خۆشەویستیان بۆ شاخەوانی خۆیان لەگەڵ سروشت و لەگەڵ ناڕەحەتیەکاندا گونجاندووە ئەمە لە فیترەتی ئینسانەکەی ئەمە لە ناو سروشت و هەڵقوڵانی ناو سروشتین وەگەڕانەوەشمان بۆ سروشت پێویستی بە تەسهێدان و مادووبوونە شاخەوانی بۆ خۆی لەوە سەرچاوە دەگرێت کە سێوێک دێنی لە نێوان گروپێک لە نێو کۆمەڵێک هاوڕێە بەشەکرێ شاخەوانی گەیشتنی لوتکە نییە تەنها شاخەوانی دروستکردنی گیانی هاوکاری و تەبایی و برایەتی لە ناو گروپەکانە شاخەوانی زیندوکردنەوەی دۆستایەتی مرۆڤەکانە ئاشنابوونەوەی بەکانیاوەکان و سەرچاوە جوانەکانی سروشتی کوردستانە بە تایبەتی لای ئێمە لە بەرەوەی کوردستان بۆ خۆی ژینگەیەکی جوان و لە باری هەیە بۆ بواری شاخەوانی ئەم وەرزشەش بەڕاستی لە وڵاتانی دنیا زۆر پەری پێدراوە لە لای ئێمەش لە ئێستاە بەرەو پێش دەچێ و هەنگاو هەڵدەگرێەوەی کە بێتە وەرزشێکی ناسرا و دیار لە کوردستان کاتە هۆکار چی بوو کە خەڵک بەم شێوە بە لێشاوە ڕووی کردوتەوە شاخ و وەرزشی شاخەوانی ئەنجامەدا هۆکار ئێمە لە نەتیجەی ژاوەژا و جنجاڵی شارەکان و دابڕانمان لە سروشت ئێمە فترەوەک وتمان فترەتی خۆمان ئینسان بە فترەتی خۆی حەزی لە تێکڵاوبوونی سروشتە دەرەنجام بیرمان کەوتەوە کە ئێمە لە سروشت دابڕاوین و پێویستمان بۆیە بچینەوە ناو سروشت بە شێوەیەکی ڕێکخرا و بە شێوەیەکی ئەکادیمی و تەندروست نەبا ئێمە کە کاتێک لە سروشتدا ئابڕین بەڕاستی تووشی ناڕەحەتی و ناتەندروستی دەبین ئەوەی کە بۆتە هۆکار ئەوەی کە لە ئێستا هەمووەکو وەرزش بۆتە باو لە ناو وڵاتانی دنیا و لە وڵاتانی دەوروپشتی ئێمە بەڕاستێکی ئێمە بۆ خۆی وەرزشی شاخەوانی لە ڕۆژهەڵاتەوە زیاتر هەنگاوی ناوە بۆ باشوور و لێرە پیادا کرێ و ئەوە کاریگەریشی دروست کردووە لەسەر دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ڕووی تەندروستی لە ڕووی پارێزگاری لە ژینگە شارەزایی تاکەکانی کۆمەڵ بە ژینگە ئەمانە بۆ خۆی بوونەتە هۆکاریەوەی کە ئەم وەرزشە لە ئێستاە پەری پێ بدرێ و بەروپێش بچێت زۆر باشە کاک عومەر دێمەوە لای جەنابەت ئامانج لە گەشتە شاخەوانیەکان چییە یا ئێوە لە پێناو چیدا گەشتە شاخەوانیەکان ڕێک دەخەن و چ ئامانجێکی پیرۆستان هەیە و چە وەکوڵێ ئامانجێک ئێوەی زیاتر واکر لێکوە بەردەوام بن و وە گەشتە شاخەوانیەکان ئەنجام بدەن بەڵێ ئێمە لە گەشتەکانمانە ئامانجی سەرەکیمانەوەی بە کەلتورکردنی وەرزشی شاخەوانی لە هەرێمی کوردستان بۆ هەموو ئەندامێکی بۆ هەموو ئەندامێک کە توانای هەبێت کە هەڵگەڕێ بە شاخەکانە
ئاماجمان بە کەڵتورکردنە پێش هەموو شتێ. دووەم ئاماجی کەمانەوەیە وەکو شاخەوانەکانی تن وەکو لە دنیا ئەمەدا نەبڕین لە وەرزشا کە ئەمەزشە دایکی ئەم وەرزشەکان وەرزشی شاخەوانی ئێمە ئامانجمانەوەیە بە مەرحەلا وردە بەرەو شاخەکانی خۆمان هەنگاوەنین تا ئەم شاخانی خۆمان ئێمە توانین هەموو شاخەکان ئینشاءڵڵا بتوانین سەرکەوین بەسەر ئەمە شاخەکانی خۆانە. مەرحەلەی دووەم بۆ شاخەکانی دەرەوەی وڵات ئینشاءڵڵا کە ئێمە گەشتی تریشمانەوە بۆ دەرەوەی وڵات بۆ ئێران زۆربەی شاخی ئێران هەم گەڕاوین ئەوانش سەرکەوتین بەسەر شاخەکانە. مەرحەلەی دوای ئەوەش ئێمە ئەمانەوە ئینشاءڵڵا کۆمەڵێک برادەر ئەوانەی کە توانیان هەبێت توانێت جستیان هەبێت توانای مادییان هەبێ کە ئێمە بەڕاستی هیچ کەسێ نییە پاڵپشتیمان لێ بکایسە، هیچ ڕێکخراوێک و هیچ حکوومەت و هیچ دام و دەستگایان نییە کە بتوانێت بە هیچ شێوەیە هاوکاری ئەمە بکە ئێمە خۆمان لەسەر پێ خۆمان وەستاوین ئەمانەوەی بەرەو شاخە بەرزەکانی دەرەوەی دنیا ئینشاءڵڵا هەڵگاو بنین وەکو شاخەوانانی دنیا کە چۆن بیرتان لەوە کردوتەوە کە سنووری هەرێمی کوردستان ناوچە شاخەوەکانی هەرێمی کوردستان تێپەڕێن و وەکو ئاماژەت پێکرد لە ئێرانتان بەسەر کردوتەوە بە تەمای وڵاتانی دنیاشن. هۆکاری ئەمە چیە کە ئێوە بیرتان لەوە کردوتەوە ناوچە شاخەوانەکانی هەرێمی کوردستان تێپەڕ بکەن و وڵاتانی تر بگەڕێن؟ بەڵێ خۆی شاخەوانی بە مەرحەلەیە وەکو پەیجەیەک وایە لە ئەوڵەوە کە سەرەکەوی تا ئاخر بە مەرحەلە شاخەکانی خۆمان ئێمە بەرزترین شاخمان 3600 مەترەکە هەڵگوردە دوای ئەمە ئیتر شاخ نامێنێکە بۆ بەرزی بڕۆین بیر لەوەکەین و لەکوێی تر لە چ وڵاتێکی دەورە پشتمان شاخی بەرزترە بێ ئێمە بتوانین خۆمان ڕابێنین کە سەرکەوین بەسەر شاخەکانە. دوای ئەوە ئێران هەیە دەماوەند شاخی دەماوەند 5711 مترە بەرزە. دوای ئەوە ئێمە ئەتوانین بە مەرحەلەیەکی تر وەکو شاخەوانانی دنیا کە لە وەرزشی شاخەوانی دانەبڕێن کە بگەنە ئاخر تونوکی شاخەوانی کە ئاخر شاخیان ئەڤەرێستە و هیمالایە و ئێمەش لە وەرزشە دانەبڕین و بتوانین چەند شاخەوانی پەروەردەکەی نام لە هەرێمی کوردستانە چەند کەسێک هەبێ فەرقینی هەش کەسێک بێت مهمەوێت توانای هەبێت توانای جەستەیە بێ توانای هەبێ بگاتە تنۆکی ئاخر نقطەی شاخەوانی لە وەرزشە ئێمە مەبەستەکەمانەوەیە. کاتە چەند گەشتان بۆ دەرەوەی کوردستان کردووە تا ئێستا؟ بەڵێ بۆ دەرەوەی کوردستان بەڕاستی تا ئێستا دووسێ گەشتمان کردو بۆ دەرەوەی کوردستان بۆ ئێران بەڵام خۆمان ئامادەکاری ترمان کردو بەڵام مەخابن سەری نەگرتووە کە بتوانین تا ئێستا هەنگاوەکانمان ناوە لە مەرحەلەی دەوراتەکانە تێپەڕیون چەنا دەورەمان بینیوە بەڵامی تر بە بۆنی وەزعی ئەمنی و شەڕی سەپێنراو بەسەر هەرێمی کوردستانە ئەو فەقەری ئەمەشی دواخست. زۆر باشە کاکەمان دێمەوە لای جەنابەت جیاوازی گەشتی شاخەوانی لەگەڵ وەرزشەکانی تر ئێمە بۆ منە لە هەرێمی کوردستانە و تەواوی لە تەواوی دنیا کۆمەڵێ وەرزشی دیکەمان هەن وەرزشی شاخەوانی یا گەشتی شاخەوانی چ جیاوازێکی هەیە لەگەڵ وەرزشەکانی تردا؟ بەگشتی شاخەوانی ژوەکو سەرجەم وەرزشەکانی ترە بەڵام لای ئێمە لەبەرەوەی لە بوارەکە تازەیە کەمتر لە شێو ئەکادیمەکەی پیادەمان کردووە. ڕاستیەکەی ئەگەر ئەوەی کە ئێستا ئەیە لە هەرێمی کوردستان و لە لای خۆمان بە تایبەتی لە سلێمانی زۆری بوونی گروپەکان و ڕێکخراوەکان و گەشت دروستکردنی گەشتەکان زیاتر گەشتی تەرفیهین کەمتر گەشتی وەرزشین لەبەرەوەی کە بێتە بواری وەرزشی کۆمەڵی یاسا و ڕێسای خۆیە. جیاوازی لەگەڵ وەرزشەکانی ترا بە هەمان شێوە تەسەوەر ینی بۆ چۆنی من لەگەڵ هەموو وەرزشەکانی ترا یەکە گرێتەوە و کاریگەریشیە لەسەر هەموو وەرزشەکانی تر چۆن مەلەوانی لە ئێستاە لە برە و باشترین وەرزش دەبینرێ بۆ تەندروستی ئینسانەکان و بۆ وەرزشکارەکانی ترکە لە بوارەکانی تر بە هەمان شێوە شاخەوانی ژوایە ینی کەسێک کە گە لە بوارێکی وەرزشی لە تۆپی پێبوون و منە لە بەرزکردنەوەی قورسایی لە تۆپی دەست لە هەموو وەرزشانەی ترا کە کار دەکا پێویستی بەوەیە کە وەرزشی شاخەوانیش بکات چکە ئەو وەرزشی شاخەوانی هۆکارە بۆ هەناسە درێژیت هۆکارە بۆ بەهێزکردنی لیاقەی جەستەت هۆکارە بۆ گەشتبینیت بۆ سەرکەوتنەکان ینی وا لە ڕووی دەرونیەوە کاریگەری زۆر لەسەر وەرزشەکانی کە دروستەکە بۆیە لە لای ئێمە وەکو وەرزشەکانی ترە دڵنیام لەوەی کە ئەگەر لە ڕوو ئەکادیمەکەی بڕوانین زۆر گرنگترە لە وەرزشەکانی تر بۆ ئێستای ئێمە لە کۆمەلگای کوردەواری لە بەرەوەی کە کۆمەلگاکەی ئێمە بەڕاستی خەریکە بەرەو تەمەڵی و لاوازی دەچێت لە ڕووی جەستەیەوە. زۆر باشە شاخەوان کێیە و بەکێ دەگوترێت شاخەوان ئایا مەرجە تۆ ئەو هەشتا کەسەی کە سواری 3-4 پاسیەکەی پێی بگوترێ شاخەوان یا کەسێک بۆ منە دەچێت بۆ هێنانی گژوگیا و بەرهەمێکی ڕووەکی لە شاخەکان ئەمە پێی دەگوترێت شاخەوان یا شاخەوان پێناسە و وەکوڵێ تعریفی سربەخۆی خۆی هەیە؟
بەدڵنیایی شاخەوانیش وەکو وەرزشەکانی کە پێناسی و تعریفی تایبەتی خۆیە ئێمە بە هەموو ئەو کەسانە ناڵین کە ئەستنە شاخ و کۆڵە پشتێک کاتە کۆڵی و لەگەڵ گروپێک کۆ بنەوە بە کەیف خۆشی ئەچنە دەرویێنەوە نه بەڕاستێکی شاخەوان پێناسەی خۆی وەکو چۆن وەرزشکارەکانی تر بە هەمە شێوە پێناسە و تعریفی خۆیە شاخەوان بەو کەسانە وترێت کە مەهارە و پێداویستی و زانیاری شاخەوانی هەبێت ناکرێت کەسێک مەهارە و پێداویستی و زانیاری شاخی نەبێت پێی بوترێ شاخەوان کاتێکیش کە بۆ ئەوی کە شاخەوان بێتە شاخەوانێکی باش و بەرەوپێشی و ئاسی شاخەوانی بەرەوپێش بەرین پێویستمان بە چەند خاڵێکە کە جێبەجێ بکەین یەکێ لەوانە کە پێویستمان بەوەیە ئێمە زانیارەکانمان لەسەر دەستی مامۆستا و خەڵکی پسپۆر و شارەزا بەرەوپێش بەرین دوو پێویستمان هەیە کەلەوپەلی تایبەتمان هەبێ چکە ناکرێت تۆ بچیتە وەرزشی شاخەوانی بکەیت و کەلوپەلت نەبێ وەکوی بچیتە ناو ساحەی تۆپی پێ و پێڵاوەکەت تەواو نەبێ وەکوی بچیتە ناو ساحەی تۆپی پێ و جلوبەرگی تۆپ وەرزشەکە تەواو نەبێ بەڕاستی ئەمانە هەمووی لە ڕووی وەرزشەوانیەوە خەتەرێکی زۆر گەورە دروستەکات خاڵی سێمەوەی کە تۆ بتوانانی سوود لەو کەلوپەلانە وەرگی لە کاتی خۆیە تۆ حەبلێکت پێ لە ناو جامتاکەتە کە نەزانی بەکاری بێنی خواردنێکت پێ کە نەزانی کە تەندروست نەبێت لەگەڵ ئەو وەرزشی تۆ نەگونجێ شێوەی بەکارهێنانەکەی نەزانی هەموو بابەتانەی تر پێڵاوەکانت جلوبەرگەکەت کەی پێویستت بۆیە بارەنجیر بەکاربێنی کەی پێویستت بۆی بانتوم بەکاربێنی ئەمانە هەموو ئەو حاڵەتانن هەموو مواسەفاتانن هەموو ئەو مەرجانن کە پێویستە لە شاخەوانێک هابێت بەڵام بەداخەوە لە لای ئێمە لە کوردستانی ئێمە بە تایبەتی لە سلێمانی ئێستا تەنها بە دوا زۆر و بۆریە احترامە نەگەڕین ینی ئیش لەسەر چەندایەتێکی نیز لەسەر چۆنایەتێکە ناکەین زۆری گروپەکانی ژوای کردووە کە ئەم حاڵەتانە بەڕاستی زۆر ببیندری هەندێک جار بەداخەوەڵم کە وەرزشی شاخەوانی بۆتە بازرگانی بۆ هەندێک کەس وەکو سەرجەم حاڵەتەکانی تر لە کوردستانە لە ڕووە ناتەندروستەکەی سوودی لێ بدرێن ئەگەر نا لە ڕووە تەندروستەکەیەوە لەگەڵ وەرزشەکانی تر هیچ جیاوازی نیە ناتەندروستەکەی کامەیەکە کۆمەڵێک کەس بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری هێنن ڕووە ناتەندروستەکەی ئەوەی کە من ئەم کۆمەڵی خەڵک بەرمە شاخ و پێی نەڵێم ئەمەی تۆیکی شاخەوانی نییە و تەنها گەشتی تەرفیهی پێ بکەم و بە ناوی شاخەوانیەوە دوو لە ڕووی مادیەوە هەندێک خەڵک لەگەڵ ڕێزمە بازرگانی بم بوارەکات چەند کەسێک کۆ کاتەوەیان باتە دەرەوە لە کرێپاسەکەی حەقی 5,000 بۆ نمونە 10,000 لێوەگرێ لە ڕووی بازرگانیە حاڵەتێک تر ئەوەی کە لە ڕووی کۆمەڵایەتی بە ناتەندروستی سوودی لێ بدرێت تۆ کۆمەڵێک کوڕکچی ئەو شارە بێتە دەشت دەر بە نای وەرزشی شاخەوانی بەڵام دەرەنجام سیرەکەی مەبەستەکە حاڵەتێکی ترە مەبەستەکە ئەوە نییە کەسانێک فێری شاخەوانی بکەیت هەچەنە ئێمە لە سەرەتا ئەمە وەکو حاجی باسی کرد ئێمە هەدەفەکە و ئامانجەکە لەم شارە ئەو بۆ کە ئەم وەرزشە بکرێ بە کەلتور ئێستا کراوە بە کەلتور و پێویستە ڕێسا و ڕێسای خۆی بۆ دانرێ و بە شێوە تەندروستەکەی خۆی ڕێچکە بگرێ ڕێ نەدرێ هەچ کەس ڕاست بۆ گروپێک دروستەکە هەچ کەس ڕاست بۆ چێتە شاخ هەچ کەس ڕاست بۆ چێت جامتایەکە کڕێبی ئەوی بزانێ ئەمە چییە ینی تۆ من بینیومە لە ناو بازاڕەکانی ئەمە هەندێک لە سەرۆکی و گروپانە هەندێک لە کەسەکان خەڵکەبا لە بازارشتی بۆ کڕێبەوەی پێ بڵێ ئەمە چیە کاکە بێت تۆ ئەمڕوە تەندروستەکەی تێبگەنی ئەو جامتایان کڕیوە ئەبێ بزانم چۆن بەکاری دێنم ئەو بانتومەم پێ گۆچانەکانم ئەبێ بزانم چۆن بەکاری بێن ئەی کاتێک من ئەمە نەکەم کەوابێ لە ڕووە ناتەندروستەکەم فێر کرد من و کاک حاجی چینە شاخ ئەبێ بە یەکتری بڵێن ئەمە هەڵەیە کاک حاجی دەبێت تۆ کە سەرەکەی لە ناو ئەو بەفرە بەم شکڵە بڕۆی کە کاتێک تۆ سەرەکەی بە بەرزایی و لێژ نزمیەکانە بەم شکڵە بڕۆی شەو لە شوێنێک بمێنیتەوە کە مواسەفاتی خۆی تابێت بەداخەوە کاڵێن ڕووە ناتەندروستەکەی ئەمە ژەگەڕێتە بۆ نەبوونی شارەزایی و معریفی لە بواری ئەم وەرزشە زۆر باشە کاک عومەر جەناب داماژەت بەوە کرد کە ئێستا ئێوە لە هەوڵی ئەوەدان کە چوونەتە ئێران و لە هەوڵی ئەوەشدان بگەنە نوتکە شاخە بەرزەکانی تەواوی دنیا ئایا ئەمە هۆکارەکەی کە کوردستان شوێنی لەبار و گونجاوی نییە بۆ شاخەوانی یان بۆ منە ئێوە هەمووتان تاقی کردوتەوە و ڕۆح و وەکۆڵێ جەستەی شاخەوانەکانتان تێر بووە ئیتر پێویستە بەرەو بەرزی و بەرەو لوتکە و بەرەو شوێنی دیکەی دنیا بیان بن هۆکار ئایا کوردستان شوێنی لەبار و گونجاو و سەخت و دژواری وای هەیە کە دەست بدا و بگونجێ بۆ شاخەوانی بەڵێ کوردستان بە تایبەتی شوێنی زۆر لەباری تایە بۆ شاخوانی کە بگونجێ و هەتا شاخی فەنیشی تایە لە بواری فەنی و حەبلەوانی و بەردەوانی کەوبرە دەرانەمان لە دەستەی لوتکە خەریکی ئەو کاران بە تایبەتی خۆشبەختانە بەڕاستی دەستیان خۆش بێکارێکی زۆر باشەکەن شاخەکانی ئەمە زۆر لەبارترن بە گوێرەی بە قسەی شاخەوانە بەتوانەکانی ئێران ڕۆژهەڵاتی خۆمان کە هاتوونە تێرە چەند جار ئێمە بەرنامان هەبوو بەیەکەوە هاتوون هەتا وتوانە شاخی پیرەمەگرونی ئەوە شاخێکی فەنی چڕتر و درترە لە شاخی دەماوە دیێمە هاچەند ئیرتیفاعی بەرزایی
زۆر کەمترە لە بەرزایی دەماوەند بەڵام شاخەکە فەنیە تایەتی شاخی زۆر باشی تایە کوردستان لە باریشە بەڵامی تر ئێمە گەینێتە دواتروپکی شاخەکانی کوردستان هێترەمانێ هەنگاوێکی تر بنێن بەرەو لوتکە بەرزەکانی دنیا وەکو هەموو شاخەوانان کە خەون و خولیای تایبەتی خۆیانی پێوە بینن بە شاخە بەرزەکانی دنیاوە. ئێوە تەواوی ناوچە شاخەوەکانی کوردستانتان تی کردووە و تاقی کردوەوە گەڕاون تا بۆ نەپەل بهابن بۆ وڵاتانی دیکە بۆن بوونە ناوچەکانی دۆهۆک هەڵەبجە هەورامان کەرکووک چوزانم ئەم ناوچانە ئێوە تەواو تاقیتان کردوەوە یام چەند گەشتان ئەنجام داوەیەوە؟ بەڵێ خۆشبەختانە ئێمە بەڕاستی گەشتەکانی ئێمە هەمەلایەنە شمولیە بۆ نمونە ئێمە گەشتی تایبەت گەشتمان کردووە گەشتی مشتەرەکمانەیە لەگەڵ گروپەکانی ترا تێکەڵێکی باشمانەیە لەگەڵ هەموو گروپ و کۆمەڵە و دەستە و شاخەوانەکانی تا لە هەموو هەرێمی کوردستانە گەشتی تایبەتمان کردەوە بە مۆتیقەی بەرزان گەشتی تایبەتمان کردەوە بۆ چۆمان گەشتی تایبەتمان کردەوە بۆ هەڵگورد چەندەها شەو لە هەڵگورد ماوینەتەوە کە بەرنامەی شەومانەوەمانە بوو لەگەڵ فدراسیۆنی شاخەوانی هەرێمی کوردستانە بەرنامەمان هەبوو کە تیمێکی هیمەلایەمان دروست کرد هیمەلای کوردستان کە ئێمە ئەو تیمە کە دەرەنجامەکەی ئەوە بوو کە بتوانین چەند شاخەوانێکی بەتوانە لەو شاخەوانانە بە بەشداری 67 نەفەر کە جیاکەنەوە بچن بە دەرەوەی وڵات بەڵامەوە بجەکە سەرف نەکرا ئیتر بەبوونی شەڕی نەخوازراوە بە سەرەرێمی کوردستانە شاخەکانی ئێمە زۆر لەبارە شاخەوانی کشت ینی هەتا شاخەوانی ئەژنەبی ئەمریکی بەریتانی ئەڵمانیان بۆ شاخی هەڵگورد ئێمە شاخی هەڵگورد شاخێکی فەنی و شاخێکی چڕە و بەس ئیتر خولایی ئێمە هەروایە بە کە بەرەو سەرکەوتن بڕۆین و بەرەو زیاتر بڕۆین. زۆر باشە بوارەکانی شاخەوانی لە لای ئێوە لە ڕێکخراوەکەیەوەدا چین ئایا تەنها ئێوە بە شاخدا هەڵگەڕان و ڕێکردنتان هەیە یان بەونە بواری ترتانەیە کە لە شاخەوانیە تاقی بکەنەوە و پێشچاوی شاخەوانەکانی بخەن؟ بەڵێ ئەمە لە ڕێکخراوەکە ئێمە بواری بەس ئەومان نیە هەدەفمانەوە نیە بە شاخە سەرکردن ئێمە شاخەوانی چەند هینێکی خۆیە خاڵێکی خۆیە گڵگەشتی هەیە کە ئەوە گەشتی عامە ئێمە بەشداری هەموو کەس دەتوانێت بەشدار بێ لەگەڵمانە شاخی بڵین گەشتی تایبەتمانێ بە شاخە هەڵگەڕانیە بە شاخە هەڵگەڕانمانێ بە شاخە بەسەر چیەکانە بەردەوانیمان هەیە یەخە سەوڵەوانیمان هەیە ئەوانە لە بواری شاخەوانیان بەڵام ئێوە مامانە بگەین بە مەرحەلانە ئیستا حاڵیان ئێمە وەکو گڵگەشت و وەکو شاخپێوی ئێمە ئەنجامی ئەدەین. کامەر شوێنی وا ئاڵۆز و سەخت و دژوارمان هەیە کە دەست نەدا بۆ شاخەوان یان بۆونە تۆ لە گیانی شاخەوانەکانی خۆت بترسی لەوەی کە نەتوانی بەم ڕێگە سەختەیە بیان بی؟ بەڵێ هەیە زۆرە ئەو شوێنانە زۆرە و پێداویستی تایبەتی خۆی هەیە ئێستا بۆ نمونە شاخی هەژدیهای هەیە شاخی پیرەمەگرون گەشتی زستانەی ئێمە جمعی پێشووتر چواری یەک ئێمە لە شاخی پیرەمەگرونین بە بەشداری چواردە شاخەوان بەڕاستی توانای خۆی یەوێ سەرکێشیە لە زستانە گەشتکەی بۆ شاخی پیرەمەگرون بگەیتە لوتکە ئێمە سپاس بەخوا هەر چواردە شاخەوانەکە گەینە لوتکە و لە گەشتێکی یەک ڕۆژیە توانیمان بە سەلامەتیەوەمان بگەڕینەوە شاخی کەمان هەیە کە سەرکێشی ئەبێ بە حەبل سەرکەویت ئیشی حەبلەوانی فەنیتیایە ئەو فەنیانە ئێمە بەڕاستی لە مەرحەلە ئێمە جارێ ناتوانین ئەو گەشتە سەختانە ئەنجام بدەین بۆ شاخانی کە ئەبێ بە فەنی و بە حەبلەوانی سەرکەوی پێە. بەڵێ کاک کەمەڵ دێمەوە لای جەنابەت گرنگی و سوودی گەشتە شاخەوانیەکان لە چیدایە؟ ئایا ئێمە تەنها بۆ کات بەسەربردن و گەڕان و بینینی شوێنی جیاواز ئەم گەشتانەکەین یا لە ڕووی جەستەی و دەرونی و ڕوحی و زۆرجار لە ڕووی کۆمەڵایەتی و گیانی هاوکاریشەوە سوودی ترمان پێگەێن کامانن ئەو سوود و گرنگیانەی کە گەشتی شاخەوانی پێمانە بەخشێ؟ بەڵێ وەڵام پێش ئەوەی جوابی جەناب دەمەویستم لەسەر ئەوەی کە حاجی قسە بکەم ئێمە بوارەکانی شاخەوانی لە ڕووی فەنی و ئەکادیمیەوە جیا کراونەتەوە ئەوەی کە ئێمە زیاتر کارمانتیا کردووە لە شاخڕەویە بۆ هەندی حاڵت کە بەڕێزتان پرسیارتان کرد کە شوێنی سەختەکان ئەمانە زیاتر لە ڕووی بەردەوانی و ئیشی لەسەرکرێت ئەمە گروپمان هەیە لە سلێمانی خەڵکی بەتوانە و بشارەزان کە لە ڕووی بەردەوانی ئیشەکەن ئەمە پێویستی بە کەرەستە و پێداویستی تایبەتی خۆی هەیە لە حەبل و لە کەرابین و پێداویستانی کە بەکاردێنرێ بۆمە ینی ئێمە هەندێک زۆرجار خۆشمان ینی لەو بوارە هێشتا پرۆفشناڵ نین ڕاست ئێمە دەورەمان کردووە لەسەر ئەم حاڵەتە بەڵام نەمانتوانیەوە 100% وەکەوەی کە ئەو هاوڕیانەمان لە مستەوای سلێمانی و کوردستانە لە یەکەم پێشکەوتوەکانن نەگەیشتن بەڵام لە ئێمە کە ئیش لەسەر شاخڕەوی دەکەی شاخڕەوی زیاتر شوێنەکان ینی نیمچە سەختە زۆر سەخت دەستنیشان ناکرین بۆ شاخڕەوی چکە زۆرجار لەم شاخڕەویە ئەو گەشتانی کە گەشتی گشتین ئەمانە زۆر خەسیتری تی ئەەکەوێت ینی خەڵکێکی تێکەیە توانای نیە تااقەتی نییە ناچار تۆ شوێنە زۆر سەختەکان هەڵ نابژێ حڵدا لە بۆ پرسیارەکەی جەنابەت
ڕاستە شاخەوانی کۆمەڵی سوودی هەیە یەکێ لە سوودەکان ئەوەی کە تۆ لە ڕووی تەندروستیەوە بەڕاستی زۆر کاریگەری هەیە لەسەر پتەوکردنی جەستەی تاکەکان و لە ماسوولگەکانت بەهێزەکە لە ڕووی دەرونیەوە ئاسوودەیی بە ڕوح دەبەخشێ لە ڕووی دروستکە لە خاڵی سێم لە ڕووی دروستبوونی پەیوەندی کۆمەڵایەتی ینی ئەوە کارێکی گرینگە بۆی کە تۆ کاتێک لە ناو سروشتی کۆمەڵی خەڵکی تازە ناسی و ئەمانە بنە هاوڕێی جانی بەجانیت ئەوانن کە هەمیشە ئامادەن لە پێناوی تۆیە ڕزگاری تۆیە خۆی بەخت بکە ینی ئەگەر من خەتەریاتێکم لەسەر بێ هاوڕێکەم بە گیانی خۆی ئامادەیە هاوکارم بێ خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە دوورەکەین و لە ژاوەژاوەکانی ناو کۆمەڵگا بەڕاستیەکەی کۆمەلگای ئێمە زۆر ناتەندروستانە سەرقەڵ بووە بە ژاوەژاوەکانی تەکنۆلۆژیاوە قەڵەباڵغی جنجاڵی ژیان بەڵام کاتێک کە تۆ چیتە ناو سروشتەوە ئەوە کووتمان بەڕاستی کۆمەڵی سوودی زۆر وەرەگریت هەم لە ڕووی جەستە هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتی ئەم لە دوورکەوتنەوە لە جەوە ناتەندروستی کە لە ناو تاکەکە لە ناو کۆمەلگاکەم ئێمە دروست بووە بۆیە گرنگی زۆرە وەکو باقی وەرزشەکانی تر بە دڵنیایە زیاتریش کاتێک کە تۆ لە ڕووی دەرونیەوە ئاسوودەیت مرۆڤێکی تەندروستە بی وە خۆشبەختە بی جیاوازی شاخ لەگەڵ پێدەشت و دەشتەکان و گردۆڵکەکان ناچیە بۆ نمونە ئەگەر ئێمە بوون لە دەشتێکی تەختە لە نێو سەوزەگیایەکدا ئەم گەشتانە ئەنجام بدەین وەکۆڵی ئەم پێڕۆشتنە بڕۆین جیاوازی هەیە لەگەڵ شاخدا جیاوازەکە لە چیدا جیاوازی هەیە بە دڵنیایی چکە کاتێک کە تۆ بتەوێ وەکو وەرزشێک لە ڕووی جەستیەوە سوود ببینی پێویست بە بەرزی و نزمیەکانە ئەمانە زیاتر ماسوولگەکانی لەشت جوڵەت پێەکە بەڵام کاتێک کە ڕیتمەکەت ڕێکە ئەم ریتمە کەمتر لە ڕووی جەستیەوە کاریگەری هەیە لەسەر بەڵام لەوانەیە لە ڕووی دەرونیەوە ئاسوودەیت پێبەخشێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە کاراسانی بۆ بک بۆ دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی بەڵام لە ڕووی لیاقەی جەستی ئەوانە بەڕاستیەکەی کاریگەری کەمترە ئێمە ئەو گەشتانەکەین بە تایبەت بۆ بۆ شوێنانی کە شوێنیش شوێنەواری کۆنن ینی لە ڕووی ئەم گەشتانی کە ئێمە ئەنجامیانە دەین تۆ کۆمەڵی شوێنەواری مێژووی ڕابردووی دێرینی وڵاتەکەی خۆتە بینی نیشتیمانەکەی خۆتە بینی زۆر شوێنەیە کە بەڕاستیەکەی ئێمە و وەچەکانی ئێمەش ئەگەر لە ڕێ ئەم وەرزشانەوە نەبێن نایبینی چکە لە مێژوەکانی ئێمە ڕابردوەکانی ئێمە زیاتر لە ناو شاخەکان و چیاکانە قەڵاکان و مانەوەی ژیان و پەرزگاکان و شوێنی پەرستشتەکانمان هەبووە بەڵام کاتێک کە ئێمە لە ڕووی شاخڕەویەکان ئەم شوێنان نابینین ئاشنایە بین و پرسیاری لەکەی وەتوانین بزانین ئەم مێژوانە چین و بۆ داهاتوو بۆ بنەوەکانی خۆشمان دڕکن بەڵام لە پێدەشتەکانەوە کووتمان بەڕاستێکی ئەبێتە یەک ڕیتم و لە ڕووی تەندروستی لەوان لە ڕووی لەهاتووی جەستیوانێک کەمتر سوودمان پێ بگەێنێ بەڵام وەکوتر سوودی لێ بینی بۆی کە ئاسوودەی مێشک دروستکردنی پەیوەندیەکان و ئەو شوێنانشی کە شوێنی ئاساری و مێژوین ئەوانە لە زۆر لەو حاڵەتانەیە بین ئێمە گەشتمان کردو بۆ هەندێک جار چیتە نەک لە پێدەشتەکان ئەچیتە ناو ئەشکەوتەکان ینی قوڵای ئەشکەوتەکانە بینی سروشتێکی ترە جوانێکی ترە گەورەی ئەو کەونە تێگەی ینی جوانی سروشتەکە وەرەگریوە چێژی لێ بینی نزیکەوە زۆر باش کاک عومەر بێگومان بەشێ لە گەشتەکانەکەونە وەرزی هاوین و بەشێکی وەرزی زستان جیاوازی گەشتی هاوینە و زستان لە چیدایە بەڵێ جیاوازی وەرزی گەشتی هاوینە تۆ توانی چەند کەرەستەیەکی چەند کەرەستەیە توانی گەشتەکان ئەنجام بدەیت کە زۆر بڵێن کەرەستەکان زۆر هین نەبێت زۆر گران نەکەوێت لەسەر بۆ نمونە تیشێتێکی شاخەوانیە یان پانتۆڵێکی شاخەوانیان جانتایەکە ئەمانە بەڵام لە گەشتی زستانە ئەبێ پێداویستی تایبەتی خۆی و پێبێت بۆ بواری شاخەوانیە پێداویستەکانیش لە هەرێمی کوردستان ئێستا زۆر کەم دەستەکەون و پێداویستەکانیش گرانن ئیتر هەموو شاخەوانی ناتوانێت لە زستانە و گەشتانە ئەنجامدا بێت پێداویستەکانی ئەو پێداویستی زستانانەی کە هێندە ناڕەحەت گەشت شاخەوانەکەون کە بەدەستخستنیشی گرانە و پارەیەکی زۆریە بەڵێ لە گەشتی زستانە پێش هەموو شتێ پێڵاوێکی زۆر چاکی گوارتێک سەوێ پێبێ ئیتر ئێستا بۆ هەرێمی کوردستان پێڵاوەکان یەک پوشمانێ دوو پوشمانێ سێ پوشمانەیە یەک پوشی قورسی پێبێم دوو پوش و پێبێ بۆ شاخانی کوردستان گونجاو بە کەڵگیت جانتایەکی باشی پێبێ کە بتوانی 50 لیتری تا 60 لیتری جاندایەکی زۆر باش بێ ئەویش کە زدە باران بێ پانتۆڵێک و تیشێتێکی ئەویش هەر گۆرتێکسی پێبێت
ینی چەند پێویستێکی تر هەیە باڵێ کرامپونتەوە بۆ شێر پێڵاوەکانە کرامپون زۆر پێویستە لەم کاتا کە بەسەر شاخەکانە سەرەکەی بەفرەوە ئەبێ بەوە سەرکەویت یان بەوە بێتە خوارەوە تا دەمەتر حەبل ئەتوانی پێت بێت بۆ حاڵەتی تایبەت ئەگەر بتەوە شەومانەوەکەی شەومانەوەش پێداویستی تایبەتی خۆی هەیە. ئێوە تا ئێستا شەومانەوەتان هەبووە؟ بەڵێ خۆربان شەومانەوەمان هەبوو ئێمە پارەکە لە 16 سیە لە پیرەمەگرون ئێمە لەگەڵ شاخەوانانی کوردستانە شەو 16 سی 2010 بەڵێ ئێمە ماینەوە لەوێ شەو ماینەوە لە ژێر حەبە دەرەجە ژێر سفرا تا بەیانی لە ژێر لە ئیرتیفاعی بەرزایی 3150 متر ڕۆژمان کردەوە خۆشبەختانەی ترگەڕین دووە و گەشتەکە نەماتوانی بگەینە لووتکە بە بۆنەی نالەباری کەش و هەواوە پێداویستیشمان پێبووم پێداویستەکانمان پێبوو. زۆر باشە. ئەی گەشتی تایبەتی و گەشتی چین ئایا ئێوە دوو گەشتشتان کردووە جیاوازیەکان لە چیایە؟ بەڵێ گەشتی تایبەتی وەکو پێشتر پێم وتی گەشتی تایبەتی ئێمە لە پەیجەکەمان ئەعلانیەکەین هەموو کەس دەتوانێت بەشدار بێتیایە ئەوەی کە بیەوێت ئەمە گەشتی تایبەتی یا گەشتی گەشتەکان ئێمە هەموو کەسکە ئەعلانیەکەین ئەتوانێت هەموو کەس لە گەشتەکانە بەشدار بێت ئەوەی کە یەکەم جار هات کۆمەڵشتی پێ نێمە ڕێنماییە دەینێ ئەڵێن ئەم شتانەوە ئاوایە نوقسانە یام ئەم شتانە بەکەڵکی شاخەوانی یام جاری کە گەرایتەوە بۆ شاخەم شتانە مێنە ئەوە هەموو کەس توانێت بەشدار بێ ئەمانەوە بە کەلتوری کەین. مەرحەلەی دووەم کە ئێمە چوینەتە پێشەوە گەشتە تایبەتەکانە بێ هەر هەمانەکە بەیەکە ئەو گەشتە ئەو شاخەوانانە تێسکەین هەموو شتەکانیان ئامادە بێ کەرەستەکان ئامادە بێ و کە نەستەرمان پێیانەوە بێشێ کە بتوانین ئەو گەشتە ڕۆژێکی خۆش بینە سەر لەگەڵ ئەو شاخەوانە تایبەتانەوە گەشتی تایبەتە توانایەکی باشی ژانەیە و ئەوانەی کە ژیانەکەینەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی هەموو پێداویستەکانەوە بە کاملی لە گەشتە تایبەتەکان لە ئەندامانی ڕێکخراوەکەی خۆتاندان یان بەونە دەستەبژێری ڕێکخراوەکانی ترن. بەڵێ زۆر جار ئەندامی ڕێکخراوەکەی خۆمانەوە گەشتە تایبەتەکان جان زۆر جاریشکە حەزەکەین هەموو برادران ئێمە زۆر لە سپاس بەخوا هەمومان تەباین بەیەکەوە شاخەوانەکانی سلێمانی لەوانەیە لە بۆ گەشتێکی سەخت من ئیعلانی کەم هەموو برادرانەوەی کە توانیان هەبێ و ئامادە باشییان هەبێ بۆ ئەو گەشتانە هەمیان بەشدارە بنتیای بە خۆشحاڵیەوە گیانی تەباهی و برایەتی لە شاخە پارێزین زۆر خۆشەویستی دەڕبڕی بەرامبەر بەیەک لەو گەشتە تایبەتانە. زۆر باشە. کاک کەمال ڕێگری و مەترسی و لەمپەرەکانی بەدەم گەشتی شاخەوانی چیە؟ لە هەرێمی کوردستانە ئەو مەترسیانە چین کە ڕوبەڕووی شاخەوان و گەشتە شاخەوانەکان ئەبێتەوە؟ گەر باس لە مەترسیەکان بکەین جیاواز لە ڕێگریەکان چکە ڕێگریەکان ئەوانن کە دروست دەستکردن ینی ئەوانن کە بڵێن لە ڕووی ئەمنی یان لە ڕووی ناوچەی خەتەریاتی مین لە کۆمەڵی لەم حاڵەتانە باس کە لە باز لە مەترسیەکەین مەترسیەکان لە دوو جۆرە مەترسی ژێر زەویمان هەیە لەگەڵ مەترسی سەر زەوی. مەترسی ژێر زەوی بە شێوەیەکی گشتی بابەتی بورکان و ڕۆچوون و ئەو بابەتانە ئەگرێتەوە کە باز لە مەترسی سەرزەوی بکەین باز لە بریتە لە هەورە بروسکە باران لافاو کۆمەڵێک لەم حاڵەتان تەم و مژ و هەرسێنان و ئەمان هەمووی کاریگەری و مەترسی لەسەر گیانی شاخەوانەکان دروستەکە. لەم دوو جۆرە مەترسیە سروشتیەی ژێرزەوی و سەرزەوی تا ئێستاەوە ڕوبەڕووی کامیان بوونەتەوە؟ ئێمە کاک حاجی باسی گەشتێکی کرد کە بۆ هەڵگورت کردمان لە 16 ساڵی ڕابردوو یەکێک لە مەترسیەکان کە ڕوبەڕوومەم تەم و مش بوو. لە بەرەبەیان ئێمە ئەو شەو کە ماینەوە بڕیارمان وە بوو بەیانی زوو هەستیم بگەینە لووتکە چووکە ئێمە لە بەرزایی 3 متر و 150 بووین هێشتا نزیکی 400 و شتێکمان ماوە بۆ سەر گەینە لووتکە. ئەوە گەشتیش بوو گەشتی تایبەت بوو نەخێر ئەو گەشتە وانی کە زستانن و سەختن تایبەتن بەس لەسەر مستاوای هەرێمی کوردستان بوو هەموو شاخەوانەکانی هەرێمی کوردستان بەڵامی تر ڕێژەیەک هەموو ئەوانە ناوڵین ئەوەی کە شپرزەی کردین بەیانی لە بری بگەین هەنگاو بنێن بەرەولوتکە کۆی دەنگ برادران بڕیاراندا بگەڕێن لە بەرەی تەم و مژەکە زیاد لە پێویست بوو. ئەمە ئەم حاڵەتانەیە کە بەڕاستی مەترسی دروستەکە کە ڕوبەڕووی خۆمان بوو. مەترسی دووەم چی بوو کە ئەوەیەکیان سروشتی ژێرزەوی سەرزەوی ئەوەی تر باس لە ڕێگری کردەوە ینی مەترسیەکان دوو جۆر باسمان کرد ئێمە سەرزەوی ژێرزەمێنە باز ڕێگریت باس کرد. ڕێگریەکان ئەوەیە کە تۆ تێ بچیتە ناوچەیەک پێویستت بە وەرگرتنی مۆڵەتە لە دەستگا گشتیەکان لە دەستگا ئەمنیەکان و یان ئەچیتە شوێنێک مینی هەیە ئەم حاڵەتانە بنە ڕێگیری ئەوەی کە تۆ گەشتەکە دۆکو پێویست ئەنجام نەدەی
ئەگەر ناوەکو مەترسیەکان باسمان کرد و ڕێگرەکانی ئەوانەیە کە زۆر جار هۆکاری گواستنەوەکانە زۆر جار هۆکاری ئەمنیەکانە هۆکارە دروستکراوە دەستکردیەکانە ئەچیتە شوێنێک تێپەڕی سیرەکەی پەرژینێک دروستکراوە ناچار تۆ ڕێڕەوی گەشتەکەت ئەبێ گۆڕی بە شوێنی ئەمانە بنە ڕێگری لە ئەنجامدانی گەشتەکان. ئێوە چه زمانێک دەن بۆ منە لە مەترسی بوونی مین یان مەترسی بۆمبارانی وڵاتانی داگیرکە بۆ سەر کوردستان تا چەند بۆ من هەوڵتان داوە کە گەشتە شاخوانەکان دوور بن لەم حاڵەتانە؟ بە شێوەیەکی گشتی سەرۆکی ڕێکخراوەکان یان گروپەکان کاتێک بڕیاری گەشتێکەدەن پێش وەخت ئامادەکاریەکەن بۆم حاڵەتە ئەبێ ئەو شوێنی کە دیاریە کات کەسێک ڕێبەرێک لەو شوێنە خەڵکی ناوچەکە یان شارەزای ناوچەکە دەستنیشان کاوە پێشتر ڕێڕەوی ڕۆیشتنەکان دیاری بکرێت ئەو شوێنانەی کە مەترسیان لەسەر نییە مینیتیان نییە ئەمانە بەڕاستی پێشتر هەموو تەختەیەکری و بەرنامەی بۆ دانرێت سەرۆکی ڕێکخراوەکان یان سەرپەرشتیاری ئەو گەشتە پێش وەخت ئامادەکاری بۆ ئەم حاڵەتاکە لە ئەو شوێنانش کە بزانین مەترسی بردومانی دەرەکی لەسرە بە تایبەتی ناوچەکانی ئێمە ئەو ناوچانی کە ناوچەی سەخت و دژوارن و گونجاون بۆ شاخەوانی تایبەت مەترسی ئەوەی لەسرە کە بردومانی وڵاتانی دراوسێ لە لە سنوورەکانە زۆر جار ناچاری ئەو گەشتانە پەک بخێن چکە هیچ دەسەڵاتت نییە بۆی کە بڵێ کارێ بکەی کە بە ئەمە نەبێ ئەمە گەشتەکەی نەخێر ئەم حاڵەتانش بەڕاستی جاری هەبووە شپرزە بووی بۆی کە زوو خێرا ڕێگاکە تێپەڕێنی و نەکەیتە بەر مەترسیەکان. زۆر باشە کاک عومەر مەرج و ڕێنمایی ئێوە بۆ ئەو شاخەوانی کە تازە دێتە نێو ڕێکخراوەکەتانەوە چ مەرج و چ ڕێنماییەکتان هەیە بۆی وە چۆن ئاراستەیەکن؟ بەڵێ ئێمە مەرجەکانمان بۆ وانەی ئەوەندامانی کە هێن بەشداریەکەن لە گەشتەکانە یەکەم مەرجەوەیە کە چەند پێداویستێکی سەرەتایی پێبێت دووەم لە ڕووی جەستەیەوە ئامادەکاریەکی هەبێ بتوانێت کە بە شاخە سەرکەوێت سیام شت نەخۆش بڵین کۆمەڵی نەخۆشی لەگەڵانە بێ نەخۆشی دڵ و نەخۆشی درێژخایەنەوە کە تاسیری تێ بکە بۆ بەرزایی سەرکەوێت ئیتر لە ڕووی ئەدەب و ئەخلاق و ئەو شتانەوە یعنی گونجاو بێ بۆ ئێمە یەکەم مەرجی سەرەکیمان ئەوەیە چونکە شاخەوانی هەمووی خۆی ئەدەب و ئەخلاقی لێبارێت بەڕاستی تۆ تێکڵاوی سروشتەبی تێکڵاوی ئەو ژینگە جوانەبی بەڕاستی ئەبێ ئەدەب و ئەخلاقشی تێکەڵکەی لەگەڵ ژینگەکە بۆ گەشتە گشتیەکان ئێمە ئیتر مەرجی وامان نیە ئەو مەرجانەیە کە پێم وتی. زۆر باشە کاک عومەر کۆتا قسە و پەیامت بۆ بەرنامەکە لەسەر گەشتە شاخەوانیەکانتان لەسەر کار و چالاکیەکانتان. بەڵێ ئێمە زۆر سپاسی کەناڵی پەیامەکەم کە ئەم هەلەی ڕەخسان بۆ ئێمە کە بتوانین لێرەوە پەیامەکەمان بگەێنین بە شاخەوانانی کوردستان ئینشاءالله لە بەرنامەی داهاتووش ئێمە لە خزمەتە نابین کۆتا پەیامی ئێمەیە بۆ برادران سڵاو و ڕێز و حورمەتمەیە بۆ سەرچەم شاخەوانان لە هەرێمی کوردستان ئینشاءالله بە گیانێکی برایی و تەبایە بەرەو پێشەوە بڕۆین بوارەکەمان بەرەو پێشەوە بین تەبابین لە ناویەکە بە یەک دڵ و یەک ڕۆح و یەک جەستە ئێمە بتوانین کارەکانمان ئەنجام دەین و بەمبەستی خۆمان بگەین ئینشاءالله. زۆر سپاس دەکەم کاک کەمال. پاراستنی ژینگە یا ژینگە پارێزی پاراستنی کانیاوەکان دار و درەخت ڕووەکە هین ئەو ئاژەڵە کێویانە کە هەن و هەروەها لە ڕووی ئەدەب و وێڵ و پاراستنی نەرمونیانی و تێکنەدانی بەونە بارودۆخی گەشتەکان ئێوە چۆن شاخەوانەکان یا ئەو کەسانی کە تازاتونتە نێو ڕێکخراوەکەەوە ئاراستە دەکەن؟ ئێمە لە هەموو دەستپێکی هەموو گەشتێک بەدەر لەوەی کە ئامانجی ئێمە وەکو ڕێکخراوەکە پارێزگاری ژینگەیەوە لە دەستپێکی هەموو گەشتێکیشە یەکێک لە ڕێنمایەکان پارێزگاریکردنی ژینگەیە چکە لە شاخەوان ئەوەی کە هەیە لە ڕووی زانستیەوەڵێ تەنها شاخەوان جێپیەکانی بەجێ دێڵێ وێنەکان لەگەڵ خۆێنێتەوە ینی بۆت نییە غێری جێپیەکانی خۆت هیچ شتێکی تر بەجێ بێڵی کە کاریگەری لەسەر ژینگە دروست بکە. ئێمەش بۆ خۆمان هەموو لە سەرەتای هەموو گەشتێک ئەم ڕێنمایە دێنە ئەو هاوڕێیانەمان کە لەگەڵمان گەشت دەکەن و پێیان دەڵێن و لیان قەدەغە دەکەین کە بە هەر هیچ شێوەیەک بابەتی پلاستیکی بە هیچ شێوەیەک دارشکاندنەوە کاریگەری دروستکرد لە ژینگە حتا زۆر جار ئێمە بۆ ئاگرکردنەوەش بەڕاستیەکەی چکە خۆی لە ڕووی زانستیەکەەوە ناکرێتەوە کەسێک شاخەوان بچی دار بسووتێنی ئاگر بکەیتەوە بەڵام هێشتا ئەمە هەنگاومان ئەم حاڵەتەمان تێنەپەڕاندە بەڵام زۆر جار هەوڵمانداوە کە ئەم کاریگەریانە لەسەر ژینگە تەنها جوانی ژینگەکو خۆی بێڵینەوە
و ڕێ نادەین بە هیچ کەسێک کە زرت بە ژینگە بگەین چکە ئێمە خۆشەویستی ژینگە وای لێکردین خۆشەویستی سروش دوای لێکردوین کە جارێکی تر هەنگاو بنین بۆی کە بچینەوە ناو ژینگە و لەگەڵ ژینگە ئاوێتە بینەوە بە دوای بوونی خۆمان نابگەڕێنە ناو ژینگە لەبەرەوەی ئامانجی سەرەکیمان و دروشمی سەرەکیمان پارێزگاریکردنی ژینگەیە و خۆشەویستی ژینگەیە و دڵسۆزی تاکەکان زیادکردنی دڵسۆزی تاکەکانە بۆ ژینگە وەکوتیشم لە شاخەوانیە ئامانجی شاخەوانیە ئەوەیە کە ئێمە تەنها جێپێکانمان لە ناو شاخەکان لە ناو دەشتەکان جێدێڵین و وێنەکان لەگەڵ خۆمان دێڵینەوە. زۆر سپاس دەکەم پێم خۆشە گوێبیستی کۆتا قسە و پەیام و سەرنجی جەنابیش. زۆر سپاس بۆ دەرفەتەی ڕەخساندان بە هیوان بتوانانی بێتمان لەگەڵ بەڕێستان و کاک حاجی کەمێک شارەزایمان لە بواری شاخەوانی خسپێتە ڕوو بۆ هاوڕێنەمان کە گوێبیستی من کە چاویان لە ئێمە سپاس بۆ بینەرەکانیشتان سپاس بۆ جەنابتان ماندوو بوون لەگەڵ. زۆر سپاس بۆ لە بەڕێزان عومەر عەبدوڵڵا سەرۆکی ڕێکخراوی شاخەوانی سروشتی کوردستان و کەمال عەبدوڵڵا ڕێبەری شاخەوانی و دەستەی دامەزرێنەری ڕێکخراوەکە سپاستان دەکەم و بەرنامەکەتان ڕازاندەوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست لە پێناو تەندروستێکی ئارام و لە پێناو کۆڵکردنەوەی ئەو نەخۆشیە درێژخایەن و کوشندانەی کە لە ئێستا لە هەرێمی کوردستانە هەن و نەخۆشیە شێرپەنجەیەکان تکایە ڕووبکەنەوە شاخ ڕووبکەنەوە ئەو سروشتە جوانەی کە هیبا و باپیرانمان بووەوە کوردستان هەمیشە ڕازاوە جوان بێ بۆەوەی شارەزای شوێنەوار و ناوچە شاخەوەیەکانی خۆمان بین. ومێ دەکەین سوودێ و بە گرنگیەکمان بە بەرنامەکەداوەوە بە ئێوەی بەڕێزگەیان دەبێت تا بەگەشتنەوەی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوون خواتان لەگەڵ.